ئەگەر ئێمە تەماشایەکی دەوروبەرەکەمان بکەینەوە بە تایبەت بەرپرس و کوڕی بەرپرسەکان بکەین، جیاوازی داهات لە نێوان کەسێک لە خوارەوە کەسێکیش لەسەرەوە ئاسمان و ڕێسمانی فەرقە. بۆیە ئەمە پێمانەڵێ گەندەڵێکی بێشومار لە هەرێمی کوردستانە هەیە. ئەوەی کە سوودمەندە لەوەی کە لە داهات و لە موچۆ بوجێ ئەم هەرێمە کوڕی بەرپرسەکانە بەرپرسەکانە این راپۆرتەکە بڵاو بووەتەوە لەسەر سەرۆکی حکوومەت بەداخەواڵێ ڤێلایەکی کڕۆ، ینی پارەیەکی بێشوماری داوە بە ڤێلای ئەمیش ئەم پارە بێشومارە لەکوێوە پرسیارەکەوەی ئەم پارە زەبەلاحە لەکوێوە دەستی کەوتووە ئەگەر داهات و بوجە و موچەی ئەم وڵاتە نەبێ. شانسی ئەم بەرپرسانەوەیە ئەم میلەتیان توش بووە، ئەنی ئەگەر لە هەز وڵاتێکی کیا بووایە ئەم هەموو داهات و بوجە زەبەلاحە لە بەردەست ئەم بەرپرسانە بووە بە هۆس خۆیان و تەخشان و پەخشانی پێواکەن لە هەز وڵاتێکی دیکە بۆیە بەربارانەکران، لە هەز وڵاتێکی تر بووایە نییە بە دەردی قەزافی و هاوشێوەکانی قەزافی ئەبران. بەڵام بەداخەوە ئێمە میلەتێکمانی میلەتێکی نووسووە، گەنجانێکمانی گەنجانێکن سەرقاڵی شتە بێبەهاکانن. ئەگینا ئەم بەرپرسانە هەرزوو بەرباران کرابوون، ئەگینا لە گەورەیان و هەتای بچووکیان بەرباران کرابوون لەسەر ئەو هەموو پارە و موچە بوجەیە کە تەخشان و پەخشانێکن و کەسیش نازانێ چیلیەکەن و کەسیش نازانێت چۆن پەیەکەن و چیلیەکەن. بەداخەوە ئەمە ئەگەڕێتەوە بۆ میلەتەکەمان کە میلەتێکی نووسووە ئەبێ ئەمەیان لێ قبوڵ نەکرێ، خەڵک لەگەڵیانە نییە. ئەوەی ئەم دەسەڵاتی هێشتەوە بە حەقەت پێ بڵێم ئەو بوجە زەبەلاح و پارە زەبەلاحەیە کە لە هەرێمی کوردستان بەدەستی ئێهێنین و ئەیدەن بە خەڵکی کرێگیراو. تۆ تەماشاکە لەم چەند ڕۆژێ ڕابردووە گەورەترین دەسەڵات لە ئەڵمانیا ڕایۆشکاری ئەنجێلا مێرکڵ ڕایۆشکاری ئەڵمانیا بوو کە پۆستەکەی بەجێهێشت بینیمان هیچ شتێکی لەگەڵ خۆیان نەبێ، تەنانە خزم و کەسوکارەکەیشی لە سواردەوری خۆی دانەمەزراند و بەڵام بەداخەوە تۆ لە وڵاتێکە ئەژێ توانم بڵێمە وڵاتە بەز وڵات نییە، ئەنی ئەم وڵاتە هاوشێوەی لە هەموو دنیاە. تۆ تەماشاکەوە سەرۆکی حکوومەت ڤێلایە کە کڕێ لە ئەمریکا بە 18 میلیۆن دلار و سەروی 18 میلیۆن و 300 هزار دلار، ئەنی من تێناگەم ئەم پارەی لەکوێ و بەکرێکاری نایبەیەکەوە، یعنی ئەم پارەی من نازانم، یعنی غەیری داهاتی خەڵک و فەقیری ئەم وڵاتە نەبێ ئەو پارەیە ناتوانێت ئەو داهاتە دەست بکەوێت، تەنها مجەڕەدەوەی گەندەڵی و دزیە و هیچیکە. هاوڕێژە من یەک شتێ بەتۆڵم، تەنها خاڵە سنووریەکان ینی 2 ساعتی خاڵە سنووریەکان بەسە بۆ پارەی تەلەبە بۆ خوێنکارەکان ببوورە بۆ پارەی خوێنکارانە تەنها 2 ساعتی خاڵە سنووریەکان کیفایەتە بۆەوە، بەڵام تەنها ئەمە گەڕێتەوە بۆ میلەتێکی خەوت و میلەتێکی نووسوو، ینی هەموو شتێکمان قوبوڵە، یعنی کە هەموو شتێکت قوبوڵە ئەبێت تەقبولی ئەوەش بکەیت. دەناگینە 600,000 دینار بۆ خوێنکار هیچ لە مەوزوعەکە ناگەڕە و داها زۆر لەوە زیاترێت. تۆ تەماشاکە ماڵە پێشمەرگایە نان نییە بیخوا، پێشمەرگە هەیە خەتکە خانۆگەی مای 3 جاژێتە سەری. ئێمە چی مەگەڕێتەوە بۆ نادادی کۆمەڵایەتی، ئەین تۆ تەماشاکە ئەین تۆ سیرکە، ینی سەرۆکی حکوومەتێکە ڤێلایە بکڕێ بە 18 میلیۆن دینار پێشمەرگەیە کە خوێنی خۆی ئەکاتە قوربانی بۆ ئەم وڵاتە لە خانووی کرێە، یعنی من هیچ ئومێدێکم بە وڵاتە نەماوە. ئەم حکوومەتیش وە گوتم هاوشێوەی نیە لە هەموو دنیا تەنها لە خۆی ئەچێت. دڵنیایە کۆتاییان دێ، بەڵام ئایا بەدیلی ئەمان چییە؟ ئێمە پێشتر سەدام حوسێن بوو، بەدیلی سەدام حوسێن ئەمان بوو، ئەی بەدیلی ئەمان چییە؟ بۆیە ئومێدم نییە، یعنی ئەم حکوومەتە ڕۆژگارێک دێت، بەڵام ڕەنگە ئێمە نەبینەوەکانی ئێمە بیبینە، چونکەوان کوڕ و کوڕەزاکانیان هەمویان لە ئێستاوە دانراون پلەی پۆست و باڵایان پێ بدرێ. بەڵام منیش ئومێدێکم نییە نە بە وڵاتەکە نە بە حکوومەتەکە، چونکە نە حکوومەتە حکوومەتداری ئەوە ناکرێت، تۆ خەڵکەیە نان نییە بیخوا، تۆ چی ڤێلایەکە کڕی بە 18 میلیۆن دلار بە دڵنیایی و ئەمای ڕۆژگارێک دێک لە مێژووە باس ئەکرێن لەسەر گەندەڵی و خراپەکاریەکانیان و خۆیان و بنەماڵەکانیش.